یاریەکانی قۆناغی دووەمی پاڵەوانێتی یانەکانی عێراق بۆ یاری تێنسی سەرزەوی کۆتایی هاتوو. لەم قۆناغا یانەکانی هەرێمی کوردستان کەوا لە 8یانە پێکاتبوون ڕوبەڕوو یانەکانی مووسڵ بوونەوە کەوا 4یانە بوون. یانەکانی هەرێمی کوردستان بە ئەنجامێکی باش زۆربەی یاریەکانیان بردەوە و بەشێکیان لە پێشەنجی یانەکانی عێراقن. هەریەکە لە هەولێر و نیشتیمان و پێشمەرگەی هەولێر و بروسک و هەندرێن. هەر 4 یاریەکەی ئەم قۆناغیان لە یانەکانی مووسڵ بردەوە. وەک یاریزانێکی نادی نیشتیمان سەرەتا لە ناوخۆمان یاریمان کرد جەماعەتی هەولێر و سلێمانی. لە یاریەکانە ئێمە توانیمان پلەی دووەم بەدەستبێنین و جەماعەتی هەولێر توانیان پلەی یەکەم بەدەستبێنن و ئێستاش جەماعەتی مووسڵ هاتوون بۆ هەولێر. هەموو یاریەکانمان بردەوە لە مووسڵ. جەماعەتی هەولێریش ینی بەتایبەتی نادی نیشتیمان و هەولێر ئاستێکی زۆر باشیان پێشکەش کردووە هەتاوەکو ئێستا و پاش ئەو بتوڵێش ئیشاڵڵا دەچین بۆ بەغداد. لەوێندەر ئاستی یاری نادیەکان و یاریزانەکان زۆر بەرزە و ئیشاڵڵا لەوێندەریش ئاستێکی زۆر باش پێشکەش دەکەین. ئەمە وەکو یانەی هندرێن ئامانج و هەدەفمان ئەوەیە لێ یەکێک لە یانە ممتازەکان و پلەنایەبەکانی عێراق ببینینەوە. سەرەتا لەگەر یانەکانی هەولێر یاریمان کرد، دواتر یانەکانی مووسڵ سەردانی شاری هەولێریان کرد، سەرجەم یاریەکانمان بردەوە. چوار یانەی مووسڵ هاتنە هەولێر، هەر چوار یاریمان بردەوە. ئیشاڵڵا ئامادەکارێکی باش دەکەین لۆ شاری بەغدا کە یاریەکان بە ئەنجامەکی باش و دڵخۆشکەر بگەڕێنەوە و ئامانجیشمان لە پلە نایەبی عێراق ببینینەوە ئەو ساڵ کە 12 یانەیە. یانەکانی هەرێمی کوردستان و مووسڵ 1 و 11 یاریان لە پاڵاوانتیەکان ئەنجامداوە و 18 یاریان لە پێش ماوە. هەولێر بە 11 سەرکەوتنی بە دوای 1 و نیشتیمان بە 10 سەرکەوتن و پێشمەرگەی سلێمانی بە 9 سەرکەوتن و بروسک بە 8 سەرکەوتن لە پێشەنجی یانەکانی عێراقن. جەنگی نازناوەکە و مسۆگەرکردنی خولی نایەبی وەرزی داهاتوو دەکەن کەوا 12 یانە لە خۆی دەگرێت. پێشەچی بەخێراتنی کەناڵی پەیام و بەڕێزت کاک حوسێن کە هەردەم ڕووماڵی ئەو پاڵەوانێتیانە دەکەی. بەێ تا ئێستا تقریبان پاڵەوانێتەکە گەیشتە ناوەڕاستی با دەتوان برێن ناوەڕاستی ئەوە بەشی دووەمە. بەشی یەکەممان کە پێش ڕەمەزان دەستی پێکرد تا ئێستا هەولێر بە ئەنجامەکی زۆر باش یانەکانی هەولێر بە ئەنجامەکی باش دەستیان پێکردووە و ئێستا ژیاریەکانیان باش بردوتەوە. زۆربەی یانەکانمان لە هەولێر لە یانەکانی مووسڵی بردیتەوە. ئاستیان تا ئێستا لەوەی کە چاوەڕوان کراوە بوو ئەو ها دەرچووە تقریبن. ئەم وەرزە بۆ یەکەم جار پاڵەوانتی یانەکانی عێراق بە کراوەی ئەنجامدرا و سەرجەمیانەکان ڕوبەڕوو یەکتر دەبنەوە. 29 یانە بەشدارە و هەر یانەیەک 28 یاری ئەنجام دەدات. لە قۆناغی داهاتوو سەرجەمیانەکان گەشتی بەغدا دەکەن و بە 2 جار کۆتایی بە یاریەکانیان دێنێن. یانەکانی پێشەوەی ڕێزبەندی دیاری دەکرێت و 12 یانەش لە وەرزی داهاتووی خولی نایەب یاری دەکەن. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.